ئەمڕۆ دیارە نزیک کاتژمێر 11 زامدارێکیان هێنا لە دادگای بەرایی کۆیە دیار بوو هەر لەوێ چەند فیشەکەی بەرکەوت بوو کە هینیانە بەشی فراکەوتن لێرە کارمەندەکان و دکتۆرەکان چی پێویست بوو فراگوزاری سەرەتایی بەیان کرد و ڕەوانەی هەولێران کرد. برینداری گولە بوو ئەوەی لێرە کە تەماشاکن نزیکەی 3 ئاسەواری گولە هەبوو. چکۆ هەندێک چارەسەر هەیە هەولێر زیاترە ڕەنگە دکتۆری پسپۆری زیاتری هەیە ئەوێ دەرێ پێویست بە چارەسەری زیاتریش هەیە. لە پاش ئەوەی دوو لایەن کێشەیەکیان هەبوو لە دادگای کەتنی کۆیە لایەنێکیان کە هاتە دەرەوە لە پاش کۆتایی هاتنی دادگاییەکە تەقەی لە لایەنی دووەم کرد و برینداری کرد و بەڵام هێزەکانی پۆلیس توانیان تۆمەتبارەکە دەستگیر بکەن و ئێستا تۆمەتبار دەستگیر کراوە لەژێر لێکۆڵینەوەدا. نازانم تەفاسیلی چییە بەڵام دەزانم کێشەیەکیان هەبوو لە دادگای کەتن کێشەی زەویزار و شتوانیە هەڕەشەکردن و شتیوایە پێشتر کێشەیەکی لەو بابەتیان هەبووە لە دادگای کەتن لەسەر ئەوە دیارە دوای ئەوە لە دادگا هاتوونەتە دەرەوە لە دەرەوە گوبە گولە لێیدا و برینداری کردووە ئێستا تۆمەتبار گیراوە و لێکۆڵینەوە بەردەوامە. بەڵێ دیارە هەردوو لایەنەکانی کێشە کە تۆمەتبار تەقەی کردووە لەم کەسە لە بەردەمی دادگای لێکۆڵینەوەی کۆیە کەیسێکیان هەبووە لە دادگای کەچنی کۆیە بە پێی مادەی 430 کە گوایە ئەو کەسێک کە تەقەی لێکراوە هەر هەوڵی کوشتن و خەکاندنی ئەم کەسێک کە داوە کە تەقەی کردووە بەڵام دوای ئەوەی کە لە دادگای کەچنی کۆیە لە بەرنەبوونی بەڵگا کەسی تەقە لێکرا و ئیفراج کرا دیارە کەسی سکاڵاکار ئەوەی لەنا ناخۆش بۆ ویستویتی بە دەستی خۆی تۆڵەی خۆی بکاتەوە بۆیە لە دوای دەرچوونیان لە دادگا پەنای بردوتە بەرتەقەکردن و تەقەی لە تۆمەتبارەکە کردو بەداخەوە برینداری کردووە. کێشەکەیان لەسەرەوە بووە کە هەردوو لایەن پێشووتر لە زیندانی کۆیە زیندانی کراون کەسی تەقە لێکرا و دیارە لە ناو زیندان هەوڵی داوە ئەم کەسە بخینکێنێت بە وتەی خۆی هەوڵی ئازاردانی داوە و بەرامبەر سکاڵای تۆمار کردو بەڵام ئەمڕۆ سکاڵاکەیان لە دادگای کەتن یەکلایی کرایەوە لەبەر نەبوونی بەڵگا کەسی تەقە لێکرا و ئیفراج کرا بەڵام دیارە کەسی سکاڵاکار هەر بەردەوام بۆ لەسەر سکاڵاکەی لەسەر ئەو وتەی خۆی و لە دەرەوەی دادگا تەقەی لە تۆمەتبارەکە کردو و بەداخەوە کارەساتی لێخەومەوە.